سەروەرمان کە ئامۆژگاری مێرمنداڵێکی 10 ساڵانی کرد بە ناوی عەبدوڵڵای کوڕی عەباس کە ئامۆزای بوو. ئەو فەرموودە بە نرخە کەلیماتین وەکو خۆشەویست فەرمووی بە وشەکە من، بەڵام هەموو مەنهەجی ژیانە. هەر یەکێک لە ئێمە پێویستەوە فەرموودەی لەبەر بێ نەسیحەتی ماڵ و منداڵی خۆی پێ بکە. گەیشتینە ئەو بڕگەیی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ڕۆڵەی شیرینم بزانە ئەن الفەرەج مع الکەڕب، دەروی دوای تەنگانە هەیە، ئەم ژیانە هەمووی گوڵ و گوڵزار نابێ بۆت. کوڕی شیرینم ڕۆژێ گەورە دەبی، ژیان هەمووی ساغی نییە، ژیان هەمووی دەوڵەمەندی نییە، هەموو ڕۆژێ دۆست و یاران و خۆشەویستانت لە مەدیسا لەگەڵتانین، زۆر هەوراز و نشێو لە ژیانە هەیە. لە کاتی شادمانیدا قاقای بەرز لێ مەدە، وا مەزانە ئەوە هەر بەردەوام دەبێ. ئەگەر ڕۆژێکیش تووشی شکست بووی، بزانە دەروی دوای تەنگانە هەیە و یەقینت هەبێ ئەن الفەرەج مع الکەڕب. هەر وەختێ تەنگانەیەک ڕووی تێکردی لەگەڵ یا دەرو لێکرانەوە و فەرەحێکیشی لەگەڵایە، قەت نائومێد مەبە لە ژیاندا.